تامنني هذوها ناسم توني هريتوني باواني أواتو تاسم توني هريتوني باواني هذوها ناسم جاقل شوري آسيل باوانيم نزاك الفوشو جاب فراوان شونسيل عزيزيم ندير نوشو جاب فراوان شونسيل باوانيم ندير نوشو پاسا خیالا خیالا هیچم کم نیه یعنی میرانه نیمانیم ویلچم دیه یعنی میرانه باوانیم ویلچم دیه جاكر وبيتو عزيزم بش ميزي معاوني جا حاكم بمقيري كاليبي بمدالي فاوين خو حاكم بمقيري عزيزم بمدالي فاوين دا پاسا خیالا خیالا دوران ویردنی هیچ که شاکو شاکو گذاری نکردنی هیچ که شاکو بالیم گذاری نکردنی جا اخفی دربینه باوانیم نکلی شاو جا کشتم و پاوه عزیزم فی بالا کوتو جا کشتم و پاوه باوانیم فی بالا کوتو غمه وی مردا وی مردا هر دل عملی همیشه دایم ای هوار تو شعر عملی همیشه دایم بوانیم تو شعر عملی بەڕێوەبەران و ئەنجومەن هۆرەمانی کەروکارە پێوە زەحمەت چاکێشان پێشەنگای و کولتور و فەرەنگ و هۆرەمانی شار و یوتیوبر و سوێدیەنە سایەمان کردێنە تا یاگە بتاوم بەشێ وردیجە کولتور و هۆرەمانی نیشانە بێمێ بە خەڵکە و تەری کار و یەکەمی ما بێن گوێمان گردێمان زانم کە کارەکە تەکمیل نییە عیبێشەنێ بەڵام ستارت یا دەستپەنەکردەوە بێن پێینەیە کە دامە و مەسیرەکەینە عیبەکامە کەمتەر کەرمێەوە و بتاوم فرەتەر هەم کولتورەکەی بژناسم بە خەڵکای تەری هەمیش گوێمان کولتوریمان فکر نەشەوە دەستبەشی و گرد و بەڕێوەبەران کەر و کە زەحمەتیان کێشان بە هیواوی نەیە گرت پێوەرە تاوامی ڕایدامە بێمێ بەوەیم سپاس و گرد و دۆسا کەروونەکە واقعاً گرت زەحمەت شاکێشتن و کۆمەک و کاکداوەری شاکردن بە هەر حاڵ تا بتامێکی وی گولانەتر ئێستارت و ئی ئەنجومەن و هۆرەمانیە بتامێ بە جۆرێ بە خەڵکە بێگانەکەی نیشانە دەیمێ کە ئێمە کێنمێ حداقل فەرهەنگ ما بزانە کێنمێ چون واقعاً هۆرەمان منە جۆم جیاوازە یاگێوەی جیاوازە نەجە کوردستانەنێ و ئینە مەشیە زووتەر ئی ئستارتەمادە هیوادارە نەبتامێ فرەتەر پەرش بەنەدێمێ پیکارا و جاری دووەم خاستەر جەیسەیە بوونێ سپاس و گردی تا کەرونێ
بەڕاستی زۆر جێگەی خۆشحاڵیە کە پێشانگایەکی واکرێتەوە لە شاری ئەتێبۆری. پێشانگاکە زۆر سادەیە، بەڵام لەگەڵ ئەوەشە جێگەیەکی بەڕاستی جوانی هەیە و پڕمانایە. ئەگەر ببینیت ڕەنگەکانە هوەری دروستکردنی خانووە کە تاکوونێ ئێستەش لای ئێمە بەگشتی سەیری ئەویان نەکردو چۆن خانوو دروستەکرێت لە هەورامان، چۆن ئەو شاخە ئەبرن بۆ دروستکردنی خانووەکان. بێلەوە لە جلەکانیانە ئەگەر سەیری تێکەڵکردنی ڕەنگەکان بکەیت چۆن ئەم ڕەنگانە تێکەڵەکرێ. هەورامان ئەو ناوچەی کە توانیوێتی بە درێژایی مێژوو زۆربەی ئەو شتانێک کە پێویستە لە ژیانی ڕۆژانەیە هەموو شتێکیان توانیوانە بە دەستی خۆیان ئامادەی بکەن بۆ خۆیان. ئەمە لە بەشی کشت و کاڵی حسێ بکەی لە قاپ و قاچاغ و لە هەموو شتێکیانەوە. تەنانەت فەرشەکانیان ئەگەر سەیری فەرشەکان و قاڵیەکان بکەی هەمووی ڕەنگی تایبەتی خۆیان هەیە. ڕەنگە ئەگەر باش سەرنجینەیت لە زۆربەی زۆری فەرشەکان و یا قاڵیەکانی تر بچێکە لە کوردستانە بەکارێنێ ڕەنگە شتێکی وابێ، بەڵام ئەگەر باش سەرنجی بێ سیمای تایبەتی خۆیان هەیە، ڕەنگی تایبەتی خۆیان هەیە کە تایبەتە بە ئەو کۆمەڵە خەڵکی کە توانیوانە بە درێژایی مێژوو خۆیان بژێن و خاوەنی مێژوو کولتورێکی تایبەتی خۆیان بن. زۆر سوپاس. بەڕاستی لەم وڵاتی دوورە دەستا لە وڵاتی غێریبیە کە ئێمە ئەمڕۆ هاتین سەردانی ئەم پێشانگا جوانە خنجیلەیەمان کرد، پێشانگایەک کە هاوڕێیانی هەورامانمان توانیان شتێکی جوان پێشکەش بە نەتەوەکەمان بکەن. لێرە کۆمەڵەشتی جوانمان بینی، کۆمەڵەشتی کلتوری ڕەسەمی کوردیمان بینی. شتەکان ناڵێن کەمە، بەڵام ئێمە لە کەمەوە بەرەو زۆر بڕۆین. پێم وایە باشترە ئەمەش کەم نییە، خۆی لە خۆیان دەستیان خۆش بێ و دەستخۆشیان لێ ئەەکەین. بەڕاستی شتێکی جوان بۆ شتێکی جوانمان بینی، هەمیشە سەرکەوتوون بن. زۆر سوپاس بۆ ئێوەش. خۆشحاڵم بەڕاستی بە بینینی ئەم کللتورەی هەورامان کە لێرەوە یادێکیان کردوتەوانێ و بەڕاستی شتی زۆر جوانێت یا شتی بە کەڵکێتی یا احتیمالە من کاتی خۆی زۆر شتم لەوانە نەدی بێ، بەڵام ئێستا کە سەرنجم ما و شتەکانم بینی خۆشحاڵ بووم و هیوادارم دائیمەن ئێمە وەکو کورد کللتوری خۆمان لەبیر بێت و لە هەموو شوێنێکی دنیاە بتوانین یادەکانی بکەینەوانێ. خۆشحاڵم و دەستان خۆش بێ و زۆر زۆر سوپاس و سەرکەوتوو بن. روزنامه رو برو سازم مکری دهنه کرو واسه کوچ کردن چونش نشون شوبه فار رو تابسه اسم کده سی اصل شانه بیوی شان یمکنی رو بگیرش خالی رسنا و براش منی چون زدوا و شان عامل کرو دستی کچی دیونو ناسو شاید نی و یکمین جار بو من کنتور هەورامان دیتی گەلک سیر بو من گەلک تشتێکی عجیب بو کنتورێکی گەلک دەوڵەمەندە گەلک جوانە تشتێکی گەلکی غەریب بو من دیتی هەموو تش بدەست هات نەچێکردن. بله سپاس.
دەبێت لێرە بەڕاستی دەستخۆشی لەو کۆمەڵە هاوڕێ بکەم کە ئەمڕۆ لە ناوەندی خوێندن و کولتوری کوردی پێشەنگایەکی کولتوری ناوچەی هەورامانیان عرض کردووە کە تاک بە تاکی ئەو شتانەی کە لێرە پیشانیان داوە تعبیرە لە ناوزیندوێتی ناوچەی هەورامان و تعبیرە لەوەی کە ناوچەی هەورامان ناوچەیەکی دێرینی خاکی کوردستانە و خەڵکی کوردستانە و ناوچەی هەورامان و خەڵک لە منتیقەی هەوراماندا لە سەر ئەرک و ماندووبوون و ڕەنجی شانی خۆی بە ئەو شتە جوانانەی کە بە دەستە ڕەنگینەکانیان هەتاوەکو ئێستاکی پارێزگاریان لێ کردووە و دروستیان کردووە زیندوێتی خۆیان هێڵاوەتەوە. بۆ خۆم لێرە کاتێکە هاتمە ناو ئەم هۆڵەیەوە و ئەم پێشەنگایەم بینی گەڕامەوە بۆ زیاد لە 20 بۆ 25 ساڵ کە کۆمەڵە شتێک لێرە ئەبینیت مدەتێکی زۆرە پێش چاوت نەکەوتوەتەوە و دەتگەڕێنێتەوە بۆ دنیایەکی کە جارێکێش دەستخۆشیتان لێ یەکەم و ئومێدەوارم ئەوە بەردەوام بن و ئومێدەوارم بتوانن بەم شتە جوانانە تعبیر یاخود زیندوێتی ناوچەی هەورامان بە هەم نەوەکانی ئایندا و هەم بە گەلانی دنیاش بناسێنن و سپاسدانەکەم. روزتو خوش با من خیلی خوشحالم که این نمایشگاه نیاتونه و بیام سیل بکی مویشه. وقتی که میام سیل میکنم میبینم که خیلی شیادیشه واقعا خاطره هستیم چون کرده و لیوریا واقعا چی بشمن یه مسئله میزنه من در رگ و گردن و یک نزدیکترم من خیلی خوشحالم واقعا. تشکر در افراد میگم که این نمایشگاه ترتیب دادن مخصوصا وسال و قال سعودی هندور کوشه که خیلی هم در شده لیورساهی در کرمانشاهی و امیدوارم که کردی همیشه شاد و خورم بان و حقشو برسن همچنین لیورا و تمام مردمی کسی حقشو دفاع میکنن. خیلی ممنون. من دەستخۆشی کردوەوەی دۆساوی برادراکە زەحمەت چاکیشتم کەلوپەلشا گلێرکردنەوەی کتێبشان یێنێرە ئینسان وەختو دیارە دلێ یاگی بچیمنێنە گلێرۆکردە ئی کەلوپەلا ئاسان نەبیێن زەحمەتی فرەکیشیان تا ئی چێوێ ئەمن یاوێنە ئێگە جە کوردستان و جە هۆرامانەوە دەست و برادرا وەش بوو بەڵام هەر ئی کەمیچە نیشانە بوو کە فکریوی بەرز خەرەدیوی باڵای ناپەشتە و ئی چێواوە چێگەنە تەماشەکەری کەرەسی ژیانی هەنێ جلێ هەنێ پاڵێ هەنێ کەرەسەکەی تەری ژیانی هەنێ کەلوپەلی جۆرا و جۆرێ کتێبێ هەنێ دەرمانێ هەنێ ئاوەختە گرد نیشانە بوو کە هەرپاسە باسم کە عەرزم کردی دێ خەرەدیوی بەرزی ناپەشتە و ئی چێواوە بیەن
جاوەتی تاریخی موانمێ باس و ئانەما پێیکەروکە هۆرامان هەر جەزووە جە تاریخەنەکە مرمانۆ یاگی ویری بینە یاریگی ئاوەزی بینە یاگی ئاوەزی بەرزی بینە مردم جە تەبعەتی وە نەبینێ کە سروشتی وە نەبینێ کە نیاز شاپانەیە بێن کە بە دەرەجێ و بتاوە دۆسایەتی سرشتی کەراتانە بتاوە چەنەژ بژیوە ئاو وەختە جە دۆرانی وەنە هۆرامان بنوچین و فشاری عربی مەیە هۆرامانی گێرە چاگە موزیک و هۆرامانی گۆرانی هۆرامانی چاگە زوانی هۆرامی گرۆ نەچیر و فشاری چاگە بیر و باوەڕ و دیانەت و مردم و هۆرامانی فاڕیۆ بە پاو تاریخی ماچە برو تاریخ نویسی ماچە تا 400 ساڵێ بڕێویش ئیشارە کرا تا 800 ساڵی هۆرامی هەر سەر و باوەڕەوەڵینەکە وشاو منێنێ هەرچنددە منتەقەکە گیریان جە ساڵەکە ئەوەڵ و ئاما ئیسلامیۆ پەیامەنتەقەیە گیری و شنۆ جنگایی سەختیێرە بەڵام مردم ئا باوەڕاوشە هەر مازۆوە و سایەکەرۆ هەر سەر شابوونەوە و تکراری شاکەرۆ هۆرامان جە تاریخەنە موانمێ هۆرامان هەر پاسە واتم یاگی وەشی بینە یاگی موزیکی بینە یاگی ژیوای وەشی بینە مردم تلاششکردن تا بتاو جە ئیمکاناتی وی کەمی کە هەن ئیسفاڵی وی فرەبەرۆ یاگی فەلسەفەی بینە یاگی شیعرا بینە شعرەکەی ئانی کە هەنێ گنادەست نیشانە لا کە واقعاً شاعری صاحب ویرس شاعری دەسەڵاتدارێ کەسی گۆڕێکی منتەقەنە ژیوێنێ ئجا هۆرامان سەروانەیە کە گەرەکش بیان باوەڕەکە وش بازەوە سەروانەیە کە گەرەکش بیان سونەتەکە وش بازەوە و ناز و فۆتیا بە جۆری و گرونە چیر و فشاری فرەتەری بە جۆری هۆرامان بەنۆع ئیزۆلە کریەوە خودو ئیزۆلە بیەیە خودو تەریک کۆتەیە کاری و کەروکە ئیجارە هۆرامان مەجبور بۆ وێش تەنیا و سەر و پەیا وێش و هەرمانەکە وێش کەڕ خودو ئاینەیە کە ئی هەرمانە کەروش میاونوشپانەیە کە هۆرامان شون و ماوی بێرە بۆ بە مەرکەزی و پێی منتەقەکە دۆروبەری پێی باقی کوردستانی بۆ بە مەرکەز و دەرمانی بۆ بە مەرکەز و موزیکی بۆ بە مرکز پی بۆ بە ناوەند مرکز پی کەرەسا جۆراوجۆری چاگە گر کەرەسی و ژیانی کە چاوەختن ئینسان فکرش بنەیاوان وەشکریان و جە هۆرامان و بریان پێی یاگە کاتەری هۆرامان هەر ئینە کاری وشپەنە کەرو کە چاگە شێعری ئەدەب موزیک بە جۆرێ گلیر بووە ئیجا ئی هەرمانێکی وەشەویسا کردن ڕاستەکەش دەست شاوەش بوو ئینا ئەنەما پەنەماچوو کە کولتوری وی بەرز چا منتەقەنە گلیر بێنەوە کە بە دەرەجی وی فرە وەتو دەستمەێنە زوانەکەمیە ئی کولتورە هامڕاو ئی زوانیە هەنی نادلی ئی زوانیەنە ئیجا ئەوە ئاسەی ئی زوانی و پارێزنای ئی زوانیە یعنی پارێزنای ئا کولتوریە یعنی ئەوە ئاسەی ئا کولتوریە یعنی احترامگرتەی حرمەتگرتەی ڕێزگرتەی خەرەدی ڕێزگرتەی ئازەحمەتیەکە چاوەختەنەوە مردمیە کێشتن من جارتر سپاس و برادرایی وەشەویسا کەرو پێی هەرمانێ امیدوارەنا چی هەرمانە هەمتەربا و جارتر دەستوەشی تاوە نەکرد
سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەورامان بۆ ئەم کەسە جوانانەی کە مێژوێکی دێرینیان بۆ کورد دروست کرد دەستیان نێشێ ئەم ئێوارەیە لە کۆمەڵی کلتوری کوردی لە یوتۆبۆری کارێکی زۆر جوانیان کرد مێژوویشی هەورامانیان هێنایەوە یادی ئەمە بەڕاستی کۆمەڵی خەڵکی جوان لە کورد لە سویدی لێرە کۆبوونەوە و بەڕاستی ڕسمە جوانەکان سەرنجێکی زۆر زۆر ئەم خەڵکە جوانیان ڕاشە دەستیان خۆش بێت بەم فەرش و بەم یعنی بەڕاستی هەندێک شت هەیە لە هەورامان کە ون بووە کە ئەم دێهاتانەمان وێران بوونە پێویستیان بە چاکردنەوەیەک هەیە پێویستیان بە نۆژەنێک هەیە کە ئەم مێژوە لەبیر نەکرێت ئەمە مێژووی کوردیە ئەمە بۆ خۆمان بۆ سەروەری خۆمان بۆ وڵاتمان بۆ کەسایەتیمان پێویستێکی جوانە ئەمە من یەکەم جارە ببینم ئەم کارە بکرێ لێرە هیوام وای ئەم کارە نەپشراو بێ دەستی یەکەیەکەی ئەندامەکانە گوشم بەوەی کە کارێکی جوانیان کرد دەستیان خۆش بێت سپاس بۆ ئێوەش ڕێز و حرمەتم دووبارە هیوام وایە بتوانن کاری جوانتر و بە پێستر بکەن دەستان نێشێ و ئێوارەیەکی خۆش
منو لك شو كاره؟ چه شاتی که تو چی نکردی؟ من نزنم همزن جایی نواش من مایشگاه ماشی وقتی ما اروپایا. یا راح اروپایا ماشي وقتی ما. اروپایش کردی. الان لباس های چی سرزینه؟ أوانا واحد من اوانش نیخوام انا لباس. إيه ده مشكلة ليش أول شركة أتواني حبيبي لا ويكامرون لا يبقى أنت مشكلة نبي أنت أول يا حمام أنت مو ماشي تفكر في الذي سلميجي ماشي كذا براستی شتێکی زۆر خزمەتی کوردستانی گەورەوایە ئەو کۆمیتەی ئەمە کوردستانی گەورە کۆمیتێکی وایە باش ئاسان نییە بەڵام هیچ لەو کۆمیتێکم هەیە ئەسەباتێک نه جۆ نایت بەس اینی وایە ئازانێ
أكيد هذه
ڕێکلامان بۆ نەکرد نانە لەسەری مەنەسەکەەوە بەمەتانەوە چۆنە کاری کوسەر چۆنە پێخۆشە زۆر زۆر هەنەسێکی خۆشی کوردەوە زۆر هەموو شتێک چەک و تەقە و یا و کوشتنی نییە هەندێک شتێک ئەحساسە ئەحساسکردنە بەشە زۆری خۆش خلق لكرسان مدوما لشي هو رانا مدوما دينينا شتم عرزة ديني قوم معظمات إخوة عرزة كهنا يتشيد شمشو ولا يجو لا يجو حيث من الجانب اللي أصل دبل كواتا